بەڵێ چییە ئەنتۆنیۆ گۆتەرێشی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە وتەیەکیدا لە بەردەم ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئاماژەی بەیان هۆشداریدا لە بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و برسێتی لە جیهاندا ئەویش بەهۆی ئەو جەنگ و ململانیە سیاسیانەوە کە هۆکارەکەی یان هەروەکو گوتەرێش ئاماژەی پێکردووە کە هۆکاری بەرزبوونەوەی فەقیری یان برسێتی و هەژاری لە جیهاندا کەمی خۆراک نییە بەڵکو هۆکارەکەی ئەو جەنگ و ململانیانەیە کە مرۆڤ دروستی کردووە. بە پێی وتەکانی گوتەرێس لە ئێستادا لە 120 ڕێژەی هەژاری یان ڕێژەی برسێتی کوشندە بەرز بۆتەوە، ئەویش بەهۆی ئەو ململانیە و جەنگانەوە لە پاڵ ئەوەشدا هەروەکو گوتەرێش ئاماژەی پێکردووە پەتای کۆرۆنایان ڤایرۆسی کۆرۆنا و هەروە گۆڕانکاریەکانیشی کە هۆکارێکی تری بەرزبوونەوەی ئەم ئاستی برسێتیە مەترسیدارن کە ئێستا لە جیهاندا هەیە. بەپێ و ئامارانەی کە ئەو ئاماژەی پێکردووە لە ئێستادا 8 ملیۆن کەس بەدەست برسێتیەوە دەناڵێنن، یان هیچ شتێکیان بۆ خواردنیان خۆراکیان بۆ فەرەهەم نایەت کە بە بەراورد بە ساڵی ڕابردووتر لە 120 ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە گەر بێت و کۆمەلگەی نێودەوڵەتی بە ئەرکەکانی خۆی هەڵنەستێت ئەوە ئەم ڕێژەیە قابلیەتی ئەوەی تایە کە زیاتر بەرز بێتەوە. هەروەکو ئاماژەی پێکرد زۆرینەی ئەم کەسانەیە زۆرێتی بەرزترین ڕێژەی برسێتی لە جیهاندا لە ئێستادا لە ناوچەی ساحیلە لە ڕۆژئاوای قاڕەی ئەفریقاوە، هەروەها لە ڕۆژهەڵاتی ئەو قاڕەیە بە تایبەتیتر لە باشووری سوودان و هەروەها لە ئاسیاشدا هەریەکە لە وڵاتانی یەمەن و ئەفغانستان ڕێژەی برسێتی بە ڕێژەیەکی بەرچاو تێیدا بەرزە. لە لایەکی تریشەوە نەتەوە گرتوەکان داوای کردووە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کە 5 ملیار و نیو یان 5 ملیار و 500 میلیۆن دلار بدرێتە نەتەوە گرتوەکان بۆ ئەوەی کە بتوانێت بەسەر ئەم ئاسنگەیە لە جیهاندا زاڵ بێت و ڕێژەی برسێتی لە جیهاندا کەم بکاتەوە. مەکۆی زانیاریەکانت چییە؟ بەڵێ کاروان محەممەد پەیامنێری نارتی لە بازی لە سویسرا و سوپاس بۆ زانەرەکانت.